حەز دەکەم ببم بە موسڵمان زۆر بۆ نابی چی شتێ ڕێگرە؟ مامۆستا هیچ شتێک ڕێگر نییە بەس نازانم یانی بە زۆرش حەز دەکەم بێمە ناو موسڵمان. ئەگەر بیت سەیرکە ئەگەر بیت ببیتە موسڵمان ئەوەلەن لە دنیایە خوای گەورە زۆر دڵخۆشتەکە بەختەوەرتەکە و قیامەتیش بەهەشتت پێبەخشێت. لە قیامەتیشا ناز و نیعمەت و هەرچی شتێکی خۆشی خوای گەورە پێتەبەخشێت. باشە کەس هەیە ئەم دوو نیعمەتە لە دەست خۆی بات؟ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاتبوو بە ناو قوڕەیش ئەی فەرموو قولوا لا إله إلا الله تفلحوا، بڵێن لا إله إلا الله ڕزگاتانە بێت هەم لە دنیا هەم لە قیامەت. تۆ مادام هەموو گیانت ئیسلامی ئەوێ بۆ نایی؟ نازانم مامۆستا یعنی زۆر حەز دەکەم زۆر یعنی ڕوحیەتم لە ناو ئیسلامدایە. بۆ نایی من یەکەم شت کە پێت بڵێم وەکو موژدەیە پێت بڵێم ئەوەلەن بەختەوەرە بیت دڵخۆشە بیت. یعنی ئیتر مانای خەم و خەفەت نازانیت. بە تایبەت کەسێک لە دینێکی ترەوە یان غەیرە موسڵمان بێ و کافر بوو بێتە موسڵمان زۆر خۆشبەختە بێت. لەگەڵ یەکەم وشەی شەهادەتە یەقینت هەبێ مژدەت ئەدەمێ ئیتر تۆ دڵخۆشی ئەدگرێت حتا ئەو هەموو ڕۆژێک شەهادە دێنم هەموو ڕۆژێک ینی هەموو ڕۆژێک ئەشهەدو ئەن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله ئەوە لەسەر زمامە بە بەردەوامی ذیکر دەکەم. ئەی بۆچی دەست ناکەی بە نوێژەکانت؟ بۆ نازانی قوربانگیانەوە شەیطانە فێڵت دێکات یان ترسێکە لە دڵتا ناوێریت یعنی جورئەتی ئەوە ناکەی هەنگاو بنی بۆ نوێژەکەت بڕۆ خۆت شۆرە دەستێژێ بگرە. ئەگەر دەستێژ نازانی لە یوتیوبا لێیدا چۆن چۆنێتی دەستێژ هەڵگرتن پاشان بڕۆ نوێژکە. ئەگەر نوێژ نازانی چۆنیەتی نوێژکردن فێربوونی نوێژ بڕۆ نوێژەکەت بکە وردە ئیتر عیبادەتەکانی تر و ئەحکامەکانی ترش فێر ئەبیت. ڕاست دەکەی مامۆستا زۆر حەز دەکرد لەسەر دەستی جەنابەت موسڵمان بڕاستی. چیت ئەوێ قوربانگیان من چیت بۆ بکەم؟ یعنی بمکەیت بە موسڵمان. باشە زۆر باشە. ئێستا تۆ جەنابەت ئەتوانی لە دوای منەوە شادمان بێنیت بەس بڕیار بێت ئیتر لە دوای شادمانەکەشەوە لە دوای ئەم شاهادەی تەوحیدەوە ئیتر دەستکەی بە نوێژەکانت عیبادەتەکانی ترش جێبەجێکەیت؟ ئینشاءالله مامۆستا بە ئیزنی ئەڵڵا. زۆر باشە. 2000 کەسیش دوعای سەباتە بۆ ئەەکەین. دوای منەوە بڵاویان أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا عبده ورسوله الله أكبر. قربان جان تۆ برای ئێمەی دەستکە بە نوێژەکانت. طبعا یەکەم پایەی ئیسلام چیە؟ بني الإسلام على 5 شهادة أن لا إله إلا الله. یەکەم شت تەوحیدەکەیە. لە دوای تەوحیدەکە ئەنجا و ئیقامی سەلات ئەبێن نوێژەکانت کەیت. 5 فەرزمان هەیە ئێمە نوێژی بەیانیان پێش خۆر هەڵاتە دوور کاتە ئەنجا مەڕوان دوای ئەوەی کەوا خۆر لە ئاسمان لە ناوەڕاستی ئاسمان لا ئەدا 4 کاتە پێی ئەوترێن نوێژی نیمەڕۆ. نوێژی عەسرمان هەیە ئەویش 4 کاتە. نوێژی مەغریبمان هەیە ئەویش دوای خۆر ئاوابوونە 3 کاتە. نوێژی عیشامان هەیە سەعات و چارەکێ دوای نوێژی مەغریب دەست پێەکە ئەویش 4 کاتە. ئەگەر نازانیت لە یوتیوب لێیدا یان موسڵمانێک نزیکت بێت بە هەر شێوازێک بتوانانی یارمەتیتدا مامۆستایەک لە مزگەوت وردە هاتوچۆی مزگەوتکە هاتوچۆی نێژی جومعە و جەماعەت بکە بخوێنەرەوە لەسەر ئیسلام گوێ بگرە لە مامۆسایەکەوە دڵت پێی ئەو ئەخواتەوە حەزت پێیەتی هەموو شەوی لە ناو لای بەکەیتیم هەموو شەوی ساعات و نیوەک 2 ساعات دادەنیشم هەموو شەوی الحەمدولله. لە کێکەوە دڵت نەرم بۆ ئیسلام؟ مامۆستا تقریبا بڵێم چەند دەبێتن 6 بۆ 7 مانج دەبێت زیاتریش. لەو کاتێکەوە لەو لە چ کاتێکەوە ئەهاتی گوێت لە لایڤەکانە گرت؟ مامۆستا لە مێژە بۆ حەزم لێ و بەس کە یعنی سەیری لایڤەکانی توم دەکرد بەدایمی و خەڵک معجزەی خۆی ئەجێڕاوە و بەعس و خەون و تعبیرکردنی قسەکان لە قسەکانی ئەواندا. الحمدلله قوربانگیان الحمدلله. چیت پێویستە با لە خزمەتا بم یعنی من مامۆستا حەزم دەکرد سەردانێکت بکەم بەڕاستی. وەرە براگیان لە خزمەتا بم من هەز ناکەم ئێستا تو بەقەد من دڵخۆش بی ئەوە دڵم خۆشە. مامۆستا هەموو گیانم دەلەرزێت بەڕاستی.
حقی خۆتە قوربان لە خۆشییا بگری بچۆ سوژدەوە کوتم دوای ئەم شەهادەی تەوحیدە بڕۆ خۆت شۆرە دەستنوێژێ بگرە نوێژەکانت بکە زۆر لە خوای گەورە بپاڕێرەوە هیدایەتت بە سەباتە پێبەخشی و یارمەتی دا و بەردەوامی پێبەخشێت ئێمەش ئەوە 2000 کەسە داواکەین لە خوای گەورە ئیستیقامە و پێبەخشێت زیاتر ئەو ئیسلامەت لە دڵت چەسپاوکە زیاتر خۆشەویستی کا لە دڵتە وواد لێ بکا ببی بە دوعات ببی لەو کەسانی کە بانخوازن بۆ ئیسلام ڕەفیقەکانت کە لەسەر دینی ئیسلام نین بانگیان کەی بۆ ئیسلام مامۆستا ڕەفیقەکانم هەموو شێوێ نەسیحەتم دەکە زۆریشان پێخۆشە بێن زۆر دەرن بڕۆ لایڤی مامۆستا سۆران ئەگەنا بەخوای زۆر جار شەوان بە 3-4 ئەکاونت ئەومان بۆ ناری مایکمان بۆ ناردی بەس قسمەنە دە بۆ وەرگیرێ حەز دێت وەزی قورئانت بۆ بخوێنم ئارێ وەڵڵا مامۆستا زۆر سپاسیشت دەکەم زۆر جێ لە قورئان ڕاگرم شەوان باشە منانێ قورئانت بۆ خوێنم باشە قوربانگیان زۆر چاکە مامۆستا سپاس دەکەم مایکەکەت بگرە برایگیان أعوذ بالله من الشيطان الرجيم وقال الذين أشركوا لو شاء الله ما عبدنا من دونه من شيء نحن ولا آباؤنا ولا حرمنا من دونه من شيء كذلك فعل الذين من قبلهم فهل على الرسل إلا البلاغ المبين ولقد بعثنا في كل أمة رسولا أن اعبدوا الله واجتنبوا الطاغوت فمنهم من هدى الله ومنهم من حقت عليه الضلالة فسيروا في الأرض فانظروا كيف كان عاقبة المكذبين إن تحرص على هداهم فإن الله لا يهدي من يضل وما لهم من ناصرين وأقسموا بالله جهد أيمانهم لا يبعث الله من يموت بلى وعدا عليه حقا ولكن أكثر الناس لا يعلمون ليبين لهم الذي يختلفون فيه وليعلم الذين كفروا أنهم كانوا كاذبين إنما أمرنا لشيء إذا أردناه أن نقول له كن فيكون والذين هاجروا في الله من بعد ما ظلموا لنبوئنهم في الدنيا حسنة ولأجر الآخرة أكبر لو كانوا يعلمون الذين صبروا وعلى ربهم يتوكلون طب راجعان مامۆستا ڕەحمە لە داک و بابن مامۆستا هەموو قەڵبم وا گەرم بووە ینی الحمد لله براکەم خۆی گەورە زیاتر هیدایەتدا پیرۆز بێ براگیان ئێستا تۆ برای ئێمەی بوویتەتە موسڵمان وەکوتم هەر ئێستا بڕۆ لایڤەکە بەجێ بێرە و بڕۆ خۆت شوەرە و دەستنوێژگرە و دەستکە بە نوێژەکانت زۆر بگری بەرامبەر بەخوا زۆر داوای هیدایەتی لێ بکە واللهی خۆشترین شت لە دنیاە هیدایەتە خوا هیدایەتت بات ئەو خۆشترین شت مامۆستا دەست ماز دەکەم يعني حتى لقيامتها كأجيت بهشتوا يكم سپاس كسپاسي الله بكي أليتي الحمد لله الذي هدانا لهذا وما كنا لنهتدي لولا أن هدانا الله سپاس بوتو خوايا إسلامت في ناسان دين تاقي أن ما نتبمشونا أقر تو إسلامت في ما نناسيانا تو إسلامت في ما آشنا نكردايا إما أمشونا ما نابيني ناهاتين بمشونا خواهی گەورە هەمومان کۆ کاتەوە لە بەهەشتا دڵخۆشت کردین الله دڵخۆشت کە خواهی گەورە ثەبات و ئیستیقامە و پێوبەخشێت یاخوا بەخێر بێی سەر چاو مامۆستا جان زۆر سپاس دەکەم هاتی سەر چاو بەخێر بێی قوربانگیان یاخوا بەخێر بێت سەر چاو